ئێمە بەردامە بین لەگەڵ ئێوەی ئازیزا دەستەکەین بە تەور و گفتوگۆیەکی ترمان بۆ یەکەم جار لەسەر ئاستی عێراق و کوردستان دوو نابیست توانیویانە بڕوانامەی دیبلۆم بەدەستبێنن هەمیشە بە بەردەوام ڕەنگە زۆر کات کێشە گیر و گرفت هەبوو بێ لە بەردەم خوێندن بۆ کەسانی نابیست بەڵام ئەوەی جێی دەستخۆشیە ئەوەی جێ خۆشحاڵیە ئەوە بووە کە لە شاری سلێمانی دوو نابیست توانیویانە بڕوانامەی دیبلۆم بەدەستبێنن لێرەوە ئێمە دەستی ماندووبوونی مامۆستا و خێزانەکانیانە کوشین بێگومان بە هەوڵ و ماندووبوونی ئەوان ئەمان توانیویانە بگەن بەم پلەی ئێستا پیرۆزبایی خۆمان ئاراستەیە و دوو نابیستاکەین بۆ ئەوەی کە زیاتر قسە لەسەر شێوازی هەوڵ و کۆشی ئەو خوێندکارانە بکەین ئێستا بە خۆشحاڵیەوە هەریەک لە بەڕێزان مامۆستا گوڵزار عەبدوڵڵا کە بەڕێزیان ئەندامی ڕێکخراوی ئاماژن و هەروەها مامۆستاشن لە پەیمانگای هیوای نابیستان لەگەڵ هەریەک لە خوێندکاران سۆما ساڵح ئەحمەد و سۆزان حاکم کاردووکیان نابیستن و توانیویانە ئەو بڕوانامەیە بەدەستبێنن ئەمڕۆ لامان ئامادەن سڵاوتان لەبێ و زۆر بەخێر بن سپاس بۆ تۆ مامۆستاکە لەگەڵ قسەکانی منیشە بە زمانی ئاماژە ئەو دوو خوێندکارە یاخود ئەو دوو ئازیزەشە تێگەیان ئەمەوێت دەستپێک پیرۆزبایی ئێمە ئاراستەی ئەوان بکەیت پێیان بڵێ کە ئێمە زۆر خۆشحاڵین کە ئەوان توانیویانە ئەو بڕوانامە باشە بەدەستبێنن بە هیوای بەردەوامی زیاتریان بۆ خوازین لە ژیانیانە. دەستان خۆش بێ ئەوانواسانەکەن باس مامۆستاگیان ئەمە لە بەڕێستەوە دەست پێ بکەم ئەمە بۆ یەکەم جارە نابیست بتوانێت لەسەر ئاستی عێراق و کوردستان بڕوانامە بەدەست بێنێت بەڵێ یەکەم دەستخۆشی لە ئێوە شەکەم بۆ ڕوونکردنەوە لەسەر ئەمانیکە چۆن ئەم نابیستانە چۆن چوونەتە بەرخوێندن و چۆن تاپۆلینۆیان تاوا کردو دو ئامادەی و دوای ئەوەش پەیمانگیان تاوا کردووە طبعاً یەکەم ئەو شوێنانەی کە هاوکار بوون بۆ بەدەستێنانی ئەم بڕوانامەی ئەم دوانە یەکەم دەستخۆشی لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بۆ ڕەخساندنی هەلی خوێندن بۆ نابیستان ئەوە جێگای دەستخۆشیە دووهەم خێزانەکانیان کە زۆر زۆر هاکار بوون و ماندوو بوون لەگەڵیانە طبعاً ئەمە بە ئاسانی نەگەشتونەتە ئەو ئاستا بەڵکو هەوڵۆمانبوونێکی زۆری خێزانەکانی بیستۆ لە سەرەتادا پاشان کە هاتوونەتە پەیمانگای هیوای نابیستان هەل لە قۆناغی باخچەوە باخچەی ساوانەوە حتاوە کۆپۆلینۆ دەستخۆشی بۆ هەر هەموو کارمەندان و مامۆستایانی پەیمانگای هیوا بێگومان هەندێکیان زیاتر کە هەڵی زیاتریان لەگەڵدایاون و هیچ کەسێکیان کەم تەرخەمیان نەکردو بەڵکو هەوڵ و ماندووبوونی هەر هەمویانە پاشان پەیمانگای ئەفۆ ئامادەی پیشەی کۆمپیوتەر دەستخۆشی لەوانی شەکەم کە ئەوان 3 ساڵ لەوێ بەردەوام بوون لە خوێندنە و دوای ئەوە پەیمانگای تەکنیکی کوردستان سۆزان لە بەشی ئایتی تەواو کردووە و سۆماش بەشی ژمێریاری تاوا کردو باشە ئەمان ئامادەیان تاوا کردبوویان لە قۆناغی سێوە چوونەتە ئەم پەیمانگایانە طبعاً هەروکو وتم لە قۆناغی باخچەوە کە هاتنە ئەوێ هەتا پۆلی نۆ لە پەیمانگای هیوای نابیستان بوون دوای ئەوە ڕۆشنە ئامادەی پیشەی کۆمپیوتەر 3 ساڵ لەوێ بوون دوای ئەوە ئەنجا طبعاً دەرچوون و باشیش بوون بەپی ئاستەکەی خۆیان پلەکەیان خراپنەبوو بەڵامتر هەوڵێکی زۆریشیان بۆ دەرا چونکە هەتا کۆیسا یەکەم جارە کە لە هەرێم و لە عێراقیشا کە نابیست لە پەیمانگا وەربگیرێت بە خۆشحاڵیەوە هەردووچیان وەرگیران و ئەم ساڵیش کەسێکی ترمانە ئیشەڵە ساڵێکی تر ئەوە بڕوانامە بەدەستە هێنێ نابیستێک بیەوێت ئەتوانێت بەشدار بێ وەکو تاکو بڵێن پۆلی شەشی ئامادەی تاو ئەکات ئەتوانێ بەڵام بۆ پەیمانگا تۆزێ قورسە هەوڵی زۆری ئەوێت هەوڵی زۆری چونکە تا حکوومەت تاکو ئێستا شتێکی نییە بۆ ئەوەی کە بڵێن نابیست وەربگیرێت لە پەیمانگا و زانکۆکانە هەتا کۆستا هیچ بڕیارێکی نییە وێنەکانی ژەبینین لەسەر شاشەوە کاتی ئاهەنگی دەرچوونی ئەم دوو ئازیزەیە پیرۆزیان بە دووبارە مامۆستا گوڵزار ئەمەوێ کەمێک هەستی ئەوانیشمان بۆ باسکەی بۆ نەلێیان پرسی بزانی ئەوان تا چەند دڵخۆشن کە توانیویانە ئەم بڕوانامەیە بەدەست بێنن بەدەستێنانی ئەم بڕوانامەیە چی ئەگەیەنێت بۆ ئەوان فەرموو
ئەڵێ کاتی من بڕوانامەکە وەرگرت هەستێکی زۆر خۆشم هەبوو سوپاسی طبعا خێزانەکان یەکەم کە زۆر ماندوو بوون لەگەڵیا پەیمانگای هیوای نابستان کە ئەوانیش هاوکارێکی زۆر باش بوون دوای ئەوە ئامادەی پیشەی کۆمپیوتەر ئەوانش دەستخۆشی لەوانی شەکەم پاشان پەیمانگای تەکنیکی کوردستان بەشی IT زۆر باشە قسێکیش لەگەڵ سۆما عەزیز کێشی بیکەی یەکەم جار ئەمش لە پەیمانگای هیوای نابستان خوێندێتی تاپۆلی شەش دوای ئەوە ئەم ڕۆشتووە لە پەروەردە مەکتەبی پەروەردە لەگەڵ ئەوانەی کە قسە ئەکەن خوێندێتی ئەوە بۆ تۆ زۆر قورس بوو هیچ کێشە و گیری گرفتێکی ناهاتە بەردەم کە ئەم بێگومە هەندێک کێشەم هەبوو لەبەر ئەوەی متەرجمی لەگەڵ نەبوو کێشەمە لەبەر متەرجمی لەگەڵ نەبوو هەر خۆی بوو لەوێ دوای ئەوە ئیمتیحانی پۆلینۆیە دەرچوو دوای ئەوە ڕۆشتە ئامادەیی بازرگانی ئامادەی بیزرگانی لەوێشە لە پۆلی شەشا دەرچوو دوای ئەوە ڕۆشتە پەیمانگای تەکنیکی کوردستان بەشی ژمێریاری دەستەکان واتە هەرێکیان و بەشێکی جیاوازیشیان تاوا کردەوە سۆزان ئایتی تاوا کردووە ئایتی سۆماش ژمێریاری تاوا کردە شەرکەوتوو بن مامۆستا گۆڵزار وا هەیە ئەمان بتوان هەرچەند باست کرد بەداخەوە یعنی ئەمان وای لە هاتوو ئیمکانیەتەکە ئەوە نەکەمە یەکەم کەسەکانن کە لە بەشیات توانیانەوە بەم ئاستەیە تاو بن و خوێندن تاوا بکەن بەڵام ئایا هیوایەک هەیە بۆ بەردەوام بوونیان یاخود بۆ نمونە هەر بەوەی کە فێربوون و ئێستا زانستیانە ئەتوانن لە شوێنێک کە گونجاو بێت بۆ ئەمان هەلی کار بەدەست بێنن ئەگەر هەر عەزێت نەبێت بۆ هەر بەدەم قسەکانشتەوە بە زمانی ئاماژە قسە بکە بۆ کە ئەوانیش تێ بگەن بڵێ طبعا هەتاکو ئێستا کاتی خۆی هەلێک هەبوو بۆ ئەتوانی بە زمانی ئاماژەش قسەکەی یان زەحمەتە تەرکیزەکان کاتەوازی باشە کاتی خۆی تاعینات هەبوو بۆ بڵێن کەم ئەندامان نسبەتێکداندا بوو کە تاعینیانکەن دان بمەزرێنن لا دامەزگاکانە بەڵام ئێستا نییە ئەو هەلە نەماوە بەڕاستی ئەمان خۆیان داوا ئەکەن کە تاعینیان بکەن تاعینیان کرد زانکۆ حەزەکەی تەواوکەی حەزەکەن زانکۆ تەواو بکەن بەڵام هەلی نییە بۆ خوێندن و چانسی ئەوان هەیە کە بتوانن بەردەوام بن لە خوێندن لە زانکۆ لە ئێستاە ئەبێ هەوڵ بدرێت وەکو حکومە دوتمان هیچ بڕیارێکی نییە بۆ خوێندنی کەسانی نابیست خوان حەزەکەن لە خوێندن بەردەوام بن ئەڵێ حەزەکەم بەڵام کەمێک قورسە ئەڵێ حەزەکەم بەردەوام زانکۆ تەواو بکەم بەڵام قورسە ئەبێت وەرجێڕی لەگەڵا بێت چونکە ئەو 2 ساڵەی کە پەیمانگەتان تەواو کرد وەرجێڕیان لەگەڵ نەبوو خۆیان لەگەڵ کەسە ساعەکان کە قسە ئەکەن خوێندنیان تەواو کردووە ئێستا ئەگەر زانکۆ چنە زانکۆوە ئەبێت وەرجێڕێکیان لەگەڵا بێت زۆر بەداخەوە یعنی بیر لە ئەم بابەتانە نەکراوەتەوە جا ئەمان با باسێکش بکەین لەسەر هۆشیاری خانەوادەکان ئەوەی کە تا چەند خانەوادە هۆشیار بێت دەورە بینێت ئەوەی کە تا چەند بۆ نمونە خانەوادەش ئەبێ فێری زمانی ئاماژە بێت بۆی کە بتوانێت پەیوەندی دروست بکە ئەمانەش ئەگەر باسێکی بکەین مامۆستا گۆڵزار و قسەشان لەگەڵ کەی عەزیێت کێشی بزانیت ئایا بۆ نمونە لە ماڵەوە دایک و باوکەکان ڕاهاتوون لەگەڵ زمانی ئاماژەی ئەمانە یان تەنیا تیانەگەێنن ئەڵێ ئەیزانن بەڵام کەم بەدەم کاتێ طبعا لێرە کە تو بە زمانی ئاماژە قسە ئەکرد بەدەمیش
خوێندنەوەی لێڵێ بە خوێندنەوەی لێوەکە زیاتر لێمان تێ ئەگەن بەڵێ طبعا زمانی ئاماژە زمانێکی بەربڵاوە هەروەکو زمانی بڵێن گفتار ئەوی زمانێکی بەربڵاوە لە ئێستاە لە هەموو عالەمان نزیکەی 300 زمانی ئاماژە هەیە جۆرا و جۆر هەر یەکە و بەپێی هەندێشە طبعا دەورە بینی لە زمانی ئاماژەیە خۆی زمانی ئاماژە شتێکی خۆڕستکە لە نابیستەکە و دروست ئەبێ بە زمانی دایکی نابیستەکان بەڵام ئەمە ئەگۆڕێت چۆن هەر لە زمانی گفتارە جۆرا و جۆر هەیە لەهجاتی جیاوازمان هەیە ئەمانیش بە هەمان شێوە بەڵام لە ماڵەوە خێزانەکان زمانی ئاماژە ئەوەندە ئەزانن کە ئیشەکانی ڕۆژانەیان بەڕێبکەن بەڵام ئەمان هاتوونەتە لەسەر پەیمانگای هیوە دوای ئەو ڕۆشتوونەتە ئامادەی دوای ئەوە چوونەتە پەیمانگا منهەجەکان طبعا گەورەتر بووە منهەجەکانیان زۆرتر بووە منهەجەکان وشەی زیاتری تایە ئەمانە ئەبێ هەر هەمووی تەرجومە بکرێت بە زمانی ئاماژە بەڵام خێزانەکان طبعا ئەمە نازانن کاتە ئێوە تا چەند هاوکاریان بوون مامۆستا بۆ نمونە لە کاتێکە کە ئەوان کێشەیەکیان هەبوو بێ گرفتێکیان هەبوو بێ لە کاتی تێگەیشتنی ئەمان لە مامۆستا بەڕێزەکانیان ڕەنگە ویستی بێتیان هەندێک ڕوونکردنەوەی زیاتر بن ئێوە وەکو مامۆستا بەڕێزەکان چیتان کردو بۆی کە کار ئاسانی بکەن بۆ کاتی خوێندنی ئەمان لەو کاتانەیە هیچ هاوکاریەکتان کردو طبعا هەتاوەکو پۆلی بڵێنەوە لەو قۆناغی باخچەوە و پۆلی نۆ لە پەیمانگای هێوا بوون کێشەکانیان قورس نەبوو چونکە مامۆستا گوڵزار وا دیارە کێشەی مایکی جەنابەت هەیە هەتاکو بۆ چاکەکەن هەر لە درێژەی پرسیاری هاوکارم لانا کە باسی ئەوەی لەگەڵ جەنابەت کرد کە ئێوە تا چەند هاوکاریان من با باسێکی ئەمەش بکەین کە ئەمان تەبعاً لانەیە هەروەک خۆشیانکەن حەزیان تیابێ بەڵام لەبەر کەمبوودی ئیمکانیەتەکەی لانێن نەتوانن یان نەوێرن بەردەوام بن ئەگەر بۆ خۆیان حەز بکەن کە بەردەوام بن ئایا هیچ سەرچاوەیەک ئایا ئینتەرنێت ئەمانە دەتوانێت هاوکاریان بێت یارمەتی دەریان بێت بۆ ئەوەی کە ئەوان خۆیان لە ماڵەوە ئەوەی کە فێربوون نەهێڵن لە بیریان بچێتەوە یان ئەوەی کە فێربوون پەرەی پێبن وا بکەن کە ئەگەر ئیشەڵڵا ڕۆژێک لە ڕۆژان هەلێک ڕەخسی لە ئاستێکی باشە ئەمانش فێری بابەتەکە بوو بێتن بتوانن پێشکەشی کۆمەلگای بکەن و بتوانێت سوود لە وڕێی ئەوان زۆر ڕاستە زۆر ڕاستە جا بەڕاستی ومێ دەکەین لێرە لایەنە پەیوەندیدارەکان گویان لێمان بێ سەحری ئەوان خۆیان هەردووکیان حەزبەوەکەن کە جارێکتر هەر بەردەوام بن لە خوێندن بەردەوام بن لە ئەوەی کە بڕوانامی زیاتر بەدەست بێن بەڵام ئەگەر ئەو دەرفەتە بوو لەگەڵ شاوەریە ڕێشیان بۆ ئامادەکەم بۆی ئەو گرفتانی کە ڕوبەڕوویان بۆتەوە ئیتر لەو کاتانەیان نەمێنە گرفتەکان فەرموو مامۆستاتوانێ ئێستا وەڵامی و پرسیارەمان بێتەوە خۆمەڵام بمە بەدڵنیایە وەکوتم لە کاتێکە لە پەیمانگای هێوا بوون تاکو پۆلینۆ هیچ کێشەیەکیان نەبووە چونکە مامۆستاکان ئەنواع وەسیلیان بەکارهێنا وەسیلەی ڕوونکردنەوە هەتاوکو بڵێنتیان گایانون کاتێک کە چوونە ئامادەی پیشەی کۆمپیوتەریش لەوێ دەستخۆشی لێرەوە لەو مامۆستایانە ئەەکەم کە ڕۆشتن بۆ ئەوێ کە یارمەتیانە وەکو وەرجەر چون لەوێ یارمەتیانیان بەڕاستی ئەوە وەکو تەسحەیەک وا بوویان بە خۆیان تەبعەوە خۆشەویستی نابیستەکان بوو بۆیان وەکو قوتابی خۆیان بوون و چەند ساڵ لەگەڵیان نابوون ئەگینا هەمان بۆ مامۆستامان هەبوو ماڵەکەی بەرامبەر پەیمانگا بووە بەڵام ڕۆشتۆتە بەکرەجۆ لەوێ عنی ماوەیەکی دووری بڕیوە بۆ ئەوەی کە هاوکاری ئەمان بێت و مادەکانێن بۆ تەرجمەکە بەدڵنیەوە ئەمان خوان ئێستا بە خۆشحاڵیەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر باشە لە ڕێگای ئەوە کۆنتاکتیان هەیە لەگەڵ نابیستانی دەرەوەیە خۆشحاڵی بەخۆی ئەوەوە ئەتوانن زانیاریەکان زیاتر وەرگرن و ئاماژەکانیان ئەتوانن جارێکتر لە ڕێگای ئەوەوە زیاد بکەن. ئێمە وەکو بڵێن لە پەیمانگای هیوایە فەرهەنگێکی ئاماژەمان دروست کردووە ساڵی 2000 تقریبا 2500 وشە بوو وەرگێڕاوە بەسەر زمانی ئاماژە دوای ئەوە چوار قاموسی ترمان کردووە و ئێستاش وەکو ڕێکخراوی ئاماژە خەریکین کە ئەو شانێک کە کردومانە بە ئاماژە بەس ئەوەی حازرە زۆری حازرە و بەس ئەوەیە کە بکرێت دەسەر کتێب و بکرێت با فەرهەنگێک و دوای ئەوەش خول بکرێتەوە بۆ هەم نابیستەکان خۆیان چونکە هەر ئەوە نییە من با وشەیەک کەم بە ئاماژە بەس ئەگەر ئەو لەو وشێ لەو ئاماژەیە تێنەگات نایزانێت چۆن
ئێمە ئەتوانین مەسەلەن وشەیەکی ئینگلیزی خۆ ئەتوانین بێڵێن خۆ جۆمان لێتی بەڵام ئەگەر معناکەی تێنەگەین نەزانین تێناگەین ڕاستە. ئەمانش بە هەمان دوو کەس بە دوو زمانی جیاواز قسە بکەن بەیەکەوە وەک ئەوە وایە دوو کەس بە دوو زمانی جیاواز قسە بکەن بەیەکەوە زۆری هێماکان ئەچێتەوە سەر یەک بەڵام هەمووشی وەکو یەک نییە باشە مامۆستا ئەمە ئەم پرسیارم ئاراستەی سۆما بکەی با کەمێک ڕا بۆ چوونی ئەوی ژوەرگرین ئەو چ پلانێکی هەیە بۆ داهاتوو ئەوێت چۆن بۆ نمونە پەرە بە بەهرە و توانەکانی خۆی باد ئێستای تر کە خوێندنی تاو کردووە بەچیەوە سەرقاڵە بێت دواتریش با سۆزانی شەڕای خۆی بڵێ. ئەڵێ ئەمەوێت هەوڵی ئەوە ئەم کە تەعین بن وەکو ژمێر یاریەک لە هەر شوێنێک کە هەلێکی کاری بۆ پێوەکو ژمێریارێک ئەتوانێت تەعین بێت ئیشەڵڵا ئەی سۆزانگیان. ئەڵێ داوا لە حکوومەتەکات کە تەعینیان کات لە دائیرەیەەکە بۆ ئەوەی نابیستەکانی تریش وەکو ئەمان سەری ئەمان بکەن کە بزان ئەمان تەعین بوون و شەهاداوە بە تۆ تەعین ئیشەڵڵاش ئەتوان نابیستەکانی تریش بەرداوام بن لە خوێندنەوە پەیمانگە یان زانکۆ تەواو بکەن. ئیشەڵڵا بە زووترین کات لەو شوێنانی کە خۆتان مەبەستانە لێدا ئامەزرێن و کاری خۆتانە بێت. مامۆستاگیان ئێمە بەرەبەرە نزیکە بینەوە لە کۆتایی ئەم تەوەرە ئەگەر لە کۆتایە تۆ شتێکت ما بێ بتەوێت لێرەوە لە بیرمان کردوە کە قسەی لەسەرکەین کە تایبەت بێ بە ڕەوشی نابیستان بەگشتی تێوەکو دوا کۆمنتی خۆت بێڵی سپاس دەکەین. جارێکت من دەستخۆشی لە بەڕێستانەکەم بۆ ئەوەی کە نەبێت هەر شتێکە کە نابیست کەسانی تریش کە نابیست بناسن و بزانن نابیست جاران بڵێن لە بەلا ئاخرات وان ئەزانی تر گوێی لێ نیە و ناتوانێت قسە بکات و ئیتر وەلا ئاخرا بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە بەهۆی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بەهۆی بەرنامەی کانی بەڕێستانەوە ئەتوانن کە نابستان بە خەڵکانی تر بناسیێنن کە ئەمانیش زیرەکەن کە ئەمانیش توانایان هەیە کە ئەتوانن بەردەوام بن لە خوێندنە بەڵام هاوکاری و پشتیوانیان ئەوێت. ئیشەڵڵا دەستان خۆش بێ دووبارە سپاس جارێکی تر پیرۆزباییتان لەیەکەین سەرکەوتوو بن ومێدەکەین نابیستانی تریش بتوانن بڕوانامە بەدەست بێنن هەلی کار جارێکتر بۆ ئێوە هەبێت دەستان خۆش بێ دووبارە سپاس بۆ تۆش مامۆستاگیان ئەمڕۆ تۆمان زۆرمان دوو کرد ئەزیێتی کێش خۆشحاڵ بێت.